ویدیۆ ئەم جارە دێنێ سەروانەی سێم لە بەشی دووەم لە بیرکاری پۆلینۆ لێکدانی بڕە زەبڕیەکان لە پەڕە 56مان هەیە. دوو تێبینیمان نووسە، ئەو تێبینیانە لەگەڵ باسکردنی نمونونەکان باز دەکەن. لەوەی ڤیدیۆکەمان دوور درێژ نەبی هەوڵش دەدەین ئەو نمونانەی کە باسەکەین بە کورتترین ڕێگا شکاریان بکەین. سەرەتا دێنێ سەر نمونەی یەکەم. لێرە ئەگەر دقەت هەر کاتێک نمونەی لەو شێوازە دیتواتە کەوانەیەکمان هەبوو لە پێش کەوانەکەی هەر شتێکمان هەبوو دەبی چ بکەین؟ ئەوەی کە لە پێشکەوانەکەی هەیتم جا ژمارەبی گۆڕاوەبی هەر شتێک بی. لێرە کردارەکە چییە؟ جارانە. چ دەکەی؟ دەبی ئەوەی کە لە پێشکەوانەکەی هەیتت هەر شتێک بی جارانی ناو کەوانەکەی هەمووی بکەی. چ دەکەین؟ سەرەتا ژمارە جاران ژمارە، گۆڕاو جاران گۆڕاو، نیشانە جاران نیشانە. لێرە بە تێبینی نووسیتم. بێک هەنگاو شکاری دەکەین. پێویست ناکە نمونونەکەی دوور درێژ بکەینەوە چونکە نونەکە ئەوەندە قڕس نییە لە خۆمانی قڕس بکەین. سەرەتا چ دەکەین؟ نیشانەکە چیە؟ موجەبە. ئێرەکە هیچ نەنووسرابوو واتە موجب. موجب جاران موجب هەر دەکاتەوە موجب، پێویست ناکە. دوو جاران سێ دەکاتە چەند؟ دەکاتە 6. ژمارە جاران ژمارە، دوو جاران سێ دەکاتە 6. سین توان دووت لێرە هەیە، جاران سین توان یەک دەکاتە چەند؟ سین توان سێ. ئەو جارەی ساد توانیەکت هەیە، جاران ئایا هیچ سادەکەم هەیە لێرە کە جارانی بکەم؟ نەخێر، کەواتە ڕاستەوخۆ وەک خۆ دەنووسمەوە. سەرەتا جارانی بڕی یەکەمەم کرد. ئەو جارەی چ دەکەین؟ ئەو بڕە هەموو جارانی سادەکەی دەکەین. نیشانەکە موجەبە، موجب جاران سالب دەکاتە سالب. ئەو جار ژمارە دوو جاران ئێرەمان چەندە؟ یەکە، دوو جاران یەک هەر دەکاتەوە دوو. سین توان دوو جاران هیچ سینەکەم هەیە لێرە جارانی کەم نەخێر، کەواتە وەک خۆ دەنووسمەوە سین توان دوو. ساد توان یەک جاران ساد توان یەک دەکاتە چەند؟ ساد توان دوو. دەتوانم زیاتر سادە بکەم؟ نەخێر، لەبەر چ؟ چونکە توانەکانی یەکسان نینە. لێرە سین توان سێ لێرە سین توان دوو، لێرە ساد توان یەک لێرە ساد توان دوو. ئەگەر توانەکانمان یەکسان بە ئەوە هاوکۆڵکەکانمان چ دەکرد؟ کەم دەکردەوە. دێنە سەر پرسیاری دووەممان. ئەوە یاسای دووجای سەرجەمە. ڕاستەوخۆ باوی شیکارکەین. ئەوە بەپێی یاسا شکاری دەکەین. تەمەشا ئەوە یاسای لەبەرمەکە هەمیشە چ بکە؟ ئەوە پێی ئوترێت چ؟ ڕادەی یەکەم. ئەوەش چییە؟ ڕادەی دووەم. هەمیشە چ بکە؟ بڵێ ڕادەی یەکەم توان دوو، ڕادەی دووەم توان دوو. هەمیشە مەسافێکی لە نێوان بەجێ بێڵە. ڕادەی یەکەم توان دوو، ڕادەی دووەم بە توانی دوو. نیشانەی ڕادەی دووەم ئێرە هەمیشە موجەبە. ئێرە هەمیشە موجەبدانێ. هەنگاوی یەکەم چ بکە؟ ڕادەی یەکەم توان دوو بکە، ڕادەی دووەمش توان دوو بکە. نیشانەکەش ڕاستەوخۆ کوێەکەی دانێت چونکە ئێرە هەمیشە موجەبە. لۆ نیشانەی سین توان دووکە لێرە بزانام نیشانەکەم چییە؟ تەمەشای ناو کەوانێکە. ئەگەر ئێرە موجەب بوو ئێرەش موجەبی دانێ، ئەگەر سالب بوو ئێرەش سالبی دانێ. ئێستا لێرە موجەبە کەواتە ئێرەش موجەبی دادنێ، بەڵام ئەو نیشانەیە هەمیشە موجەبە. ئەو جا لەو ڕادەی ناوەڕاست و دۆزمەوە. لێرە ئەو تواندوت هەیە جارانی ناو کەوانەکەی بکە، جارانی سینەکەی بکە و جارانی پێنجەکەش بکە. دوو جاران سین دەکاتە دوو سین، دوو سین جاران پێنج دەکاتە چەند؟ دە سین. ئەو جا سین تواندۆکە وەکو خۆ، کوێەکە وەکو خۆ، دە سینەکە وەکو خۆی کۆ پێنج تواندوواتە پێنج جاران پێنج دەکاتە چەند؟ دەکاتە 25. دێنە سەر پرسیاری چوارەم. ڕاستەوخۆ بە هەمان شێوازی پرسیاری یەکەمە. چ دەکەین؟ جارانی ناو کەوانەکەی دەکەین. سەرەتا جارانی نۆسین توان دوو، پاشان جارانی چوارسین. گوتمان چ نیشانە؟ جاران نیشانە. موجب جاران موجب. ئەگەر هەردووک موجب بوون ئەوە ڕاستەوخۆ پێویست ناکە، بەڵام لە ئەوی لە بیری نەکەی هەمیشە بێ موجب جاران موجب هەر موجب پێویست ناکە. ئەو جا ژمارە سێ جاران نۆ دەکاتە چەند؟ دەکاتە 27. سین توان یەک جاران سین توان دوو دەکاتە چەند؟ سین توان سێ. ئەو جارە ئێرە چی؟ موجب. موجب جاران سالب هەر دەکاتەوە سالب. سێ جاران چار دەکاتە 12. سین توان یەک جاران سین توان یەک دەکاتە چەند؟ سین توان دوو. دەتوانین زیاتر سادە بکەین؟ نەخێر، چونکە لێرە توان سێ لێرە توان دووە. دێنە سەر پرسیاری سێممان هەیە. پرسیاری سێم دوو کەوانەمان هەیە، نێوانیان چییە؟ جارانە. دەبی ئەو دوو کەوانەی لێکدانی یەکتری بکەین. سەرەتا ئەو
سێ ساد تواندووەی جارانی سادەکەی دەکەم، پاشان جارانی دووباکەی دەکەم. پاشان چ دەکەی؟ ئەو بائی جارانی سادەکەی دەکەی و جارانی دووباکەش دەکەی. واتە هەموو ڕادەکان دەبی چ بکەی؟ جارانی یەکتری بکەی. یەکسانە. سەرەتا گوتن نیشانە موجب جاران موجب هەردەکاتەوە موجب. ئەو جا ژمارە سێ جاران ئێرە چەندە؟ یەک. سێ جاران یەک هەردەکاتەوە سێ. ساد توان دوو جاران ساد توان یەک دەکاتە ساد توان سێ. دیسانەوە موجب جاران سالب هەردەکاتەوە سالب. سێ جاران دوو دەکاتە شەش. ساد توان دوو جاران با دەکاتە ساد توان دوو با. سێ ساد توان دووەکەم جارانی کەوانەی دووەم هەمووی کرد. ئەو جارە دێم چ باکەم هەیە، بەڵام بە نیشانە واگەدار بە. سالب جاران موجب دەکاتەوە سالب. با جاران ساد دەکاتە چ؟ با ساد. ئەو جارێ چ دەکەم؟ جارانی دوو باکەی دەکەم. سالب جاران سالب دەکاتە موجب. با توان یەک جاران با توان یەک دەکاتە با توان دوو. دێین بزانین ئەتوانین سادە بکەین. لێرە سادەکەمان توان سێ، لێرە توان دووە. لێرە ئەگەر تەمەشا بکەی توانەکانی چنە؟ توانەکانی جیاوازن، کەواتە لەوەی زیاتر ناتوانی سادە بکەین. دێنە سەر نمونەی پێنجەممان هەیە. پرسیاری پێنجەم سالب پێنج ساد کەوانە دوو ساد توان دوو ناقسەن سێ ساد ناقسەن یەک. دێن چ دەکەین؟ ئەو بەڕێکە لە پێش کەوانەکەت هەیە جارانی هەموو ڕادەکانی ناوکەوانەکەی دەکەین. بێک هەنگاو ئەنجامی دەدەین. پێویست ناکە درو درێژە بکەینەوە. سەرەتا نیشانە سالب جاران موجب هەردەکاتەوە سالب. پێنج جاران دوو دەکاتە دە. ساد توان یەک جارە ساد توان دوو دەکاتە ساد توان سێ. دیسانەوە سالب جاران سالب دەکاتە موجب. پێنج جاران سێ دەکاتە پاستە. ساد توان یەک جاران ساد توان یەک دەکاتە ساد توان دوو. دیسانەوە سالب جاران سالب دەکاتە موجب. پێنج ساد بێکەوە جاران یەک هەردەکاتەوە پێنج ساد. دێنە سەر هاوانجامە تایبەتەکان. سێ یاسامان هەیە. تازە نمونێکمان لەسەوە شکار کرد. یاسای دووجای سەرجەم ئەگەر کەوانەکەت هەبوو بە توانی دوو نێوانی کۆ بوو ئەوە یاسای چیە؟ دووجای سەرجەم. دووجای جیاوازی چییە؟ ئەگەر نێوانەکەی کەم بوو واتە چێت؟ دووجای جیاوازیە. یاسای سێم چیە؟ سەرجەم جاران جیاوازی. واتە ئەگەر دوو کەوانەی وەکو یەک هەبوو تەنها نیشانان جیاواز بوو چ دەکەی؟ ڕادەی یەکەم جاران ڕادەی یەکەم نیشانە جارانی نیشانە ڕادەی دووەم جاران ڕادەی دووەم. لەو نمونانە باشتر تێدەگەی. ئەو یاسانە لە بەرمەکە بەس تێبگە. تەمەشاکە چۆن؟ ئێستا لێرە نمونەی یەکەم یاساکە چی کۆیە؟ دووجای سەرجەمە. چ کۆبی چ کەمبی تەنها نیشانان فەرخە، ئەگەر ناشکارکردنەکان هەمان ڕێگەیە یەکسانە. گوتمان چ دەکەین؟ ئەوە ڕادەی یەکەمە ئەوە ڕادەی دووەمە. دەنووسین چ؟ ڕادەی یەکەم بە توان دوو ڕادەی دووەم بە توانی دوو. ئێرە گوتمان هەمیشە چیە؟ هەمیشە کۆیە. هەمیشە لەو شێوازی پرسیارەی چ بکە کەوانێک هەبوو بە توان دوو ڕادەی یەکەم بنووسە توان دوو ڕادەی دووەم بنووسە توان دوو. ئێرەش هەمیشە کۆی دانێ، هەمیشە کۆیە ئێرە. لۆ نیشانەی ئێرە تەمەشاکە کردارەکە چییە؟ ناوکەوانەکەی کۆیە، کەواتە ئێرەش کۆی دادەنێم. موجبە موجبی دادەنێم. ڕادەی ناوەڕاستەکە چ بکە؟ توانەکەی جارانی ڕادەی یەکەم و دووەم بکە. دوو جاران سین دوو سین. دوو سین جاران چار دەکاتە هەشت سین. یەکسانە. سین توان دوو کۆ هەشت سین کۆ. چار توان دوو واتە چار جارانی چار دەکاتە چەند؟ دەکاتە شاستە. پرسیاری دووەممان بە هەمان شێواز چت کردەوە هەمان شتی ئەنجامدەوە. سین کەم پێنج هەمووی توان دوو. گوتمان ڕادەی یەکەم توان دوو ڕادەی دووەم توان دوو. گوتمان ئێرە هەمیشە کۆی دادەنین. ئەو جارەی تەمەشای ناوکەوانەکەی کە نیشانەکە چییە؟ کەمە یان سالبە، کەواتە ئێرەش کەمی دائەنێم. ئەو جار ڕادەی ناوڕاست چۆن دەردینم؟ ئەو دووەی جارانی ڕادەی یەکەم و دووەم کە. دوو جاران سین دوو سین. دوو سین جاران پێنج دەکاتە دە سین. یەکسانە. سین توان دوو کەم دە سین کۆ. پێنج توان دووەتە پێنج جاران پێنج دەکاتە چەند؟ دەکاتە بیست و پێنج. پێویست ناکە لەبەری بکەی، تەنها تێبگە.
بە هەمان شێواز بەڵام ئەو جارێت چێ گۆڕا و تێ ژمارەشی لەگەڵە ئەوە ڕادەی یەکەمە هەموو ڕادەی یەکەمەوە ئەو دوو سادەش ڕادەی دووەمە گوتمان چ دەکەین ڕادەی یەکەم تواندوو ئەوە ڕادەی یەکەم سێ سین هەردووشی تواندوو دەکەی ئەو جارێ ڕادەی دووەم دوو ساد هەردووشی تواندوو دەکەی ئاگادار بە لەو جۆرە پرسیارانە ئێرە هەمیشە چییە هەمیشە کۆیە لۆ نیشانەی ئێرە تەمەشاکە کردارەکەت کۆی کەواتە لێرەش کۆیدانێ ئەو جارێت چ بکە توانەکەی جارانی ناوکەوانەکەی هەمووی بکە ڕادەی یەکەم و ڕادەی دووەم ئەو تواندوەی جاران دەکەین دوو جاران سێ دەکاتە شەش شەش جاران دوو دەکاتە چەند دەکاتە دوازدە سین جاران سادش دەکاتە سین ساد سێ تواندوو واتە سێ جاران سێ دەکاتە چەند دەکاتە نۆ سین تواندووکەش وەکو خۆی کۆیەکەی دادەنێمەوە دوازدە سین ساد کۆ دوو تواندوو واتە دوو جاران دوو دەکاتە چەند چوار ساد تواندووکەش وەکو خۆی ئەوە وەڵامی کۆتایی دەینە سەر پرسیاری چوارەممان هەیە پرسیاری چوارەم تەمەشا دەکەین دوو کەوانەی وەکو یەکم هەیە تەنها نیشانان جیاوازە ئەوە یاسای سەرجەم جاران جیاوازە ئەوە لە هەموویان ئاسانترە چ دەکەی ڕادەی یەکەم جاران ڕادەی یەکەم نیشانە جاران نیشانە ڕادەی دووەم جاران ڕادەی دووەم سین تواندوو جاران سین تواندوو دەکاتە چەند سین توان چوار موجب جاران سالب دەکاتە سالب ئەو جەژمارە سێ جاران سێ دەکاتە نۆ ساد توان یەک جاران ساد توان یەک دەکاتە چەند ساد توان دوو پرسیاری پێنجەممان هەیە پرسیاری پێنجەم نونکەم هەشت نونکۆ هەشت یەکسانە گوتمان چ دەکەین دوو کەوانەی وەکو یەکمان هەبوو هەر کاتێک لە هەموو شتی وشێک وەکو یەک بوون تەنها نیشانان جیاواز بوون ئەڵێن چە ڕادەی یەکەم جاران ڕادەی یەکەم نون جاران نون نون توان دوو سالب جارانی موجب دەکاتە سالب هەشت جاران هەشت دەکاتە چەند دەکاتە شێست و چوار